زەمبیل فرۆش یەک لەو داستانە پڕ لە حکمت و پڕ لە پەیوی جوانە کەوا لەناو مێژووی کوردیدا بوونی هەیە، تەنانەت لە گۆرانی، لە شعر، لە پەخشان، لە ینی ئەفسانەش لە خۆ دەگرێت. زەمبیل فرۆش زیاتر لە 25 تا 30 کەسایەتی ئەم گۆرانیان گوتووەتەوە بە شێوە زاری جیاواز، بە لەهجەی جیاواز، لە ناوچەی جیاواز. زەمبیل فرۆش کوڕی میری هەکاریە، خاوەن دوو گۆڕە، دوو مەزاری هەیە، یەکیان کوردستانی باکوور، یەکیان کوردستانی باشوور. کەسایەتیەک لە ناو مێژوودا پڕ لە حکمەتە داستانەکەی، باس لەوە دەکرێتەوە دەست هەڵدەگرێت لە مڵک و لە هەموو ئەو سەروەت و سامانەی باوکی بڕیار دەدا خۆی لە ڕێگەی زەمبیل فرۆشیەوە بتوانێت ژیانی خۆی دابین بکات. هەروەها ڕێی دەکەوێتە کۆشتی پاشایەکی تر، لەوێوە خاتوون داوای لێ دەکات کەوا ئەڤینداری لەگەڵدا بکات، بەڵام ئەو بە حکمی ئەوەی پێی وایە دەڵێ ئەس تۆبەکارم نکارم. پێی وا بۆ لایەنی دەروێشی و لایەنی تۆبەکاری لە سەروی لایەنی ئەڤینەکەەوە بووە، ترسی لەوە هەبوو خودای گەورە خەزەوی لێ بگرێ یان ئەوە تا تۆڵەی لێ بکاتەوە. ئەم داستانە ئەگەر بمانەوێت زیاتر ئاشنای بین لە ڕێگای خوێندنەوە، لە ڕێگای گوێگرتن لە بەسەرهاتەکە زیاتر ئاشنا دەبین.